موچەی دوومانگیان نەداوە کەچی بۆ سەری ساڵ لە گەشتی وڵاتانن. بانکرسانی باڵای هەرێم لە جیاتی ئەوەی لە بەغدا شەڕی موچە بکەن لە پایتەختی وڵاتان خەریکی ئاهەنگی سەری ساڵن. ساڵانە لە هەرێمی کوردستان بە پێچەوانەی زۆرینەی وڵاتانی دنیا بە بۆنەی سەری ساڵ پشوویەکی درێژ ڕادەگەێنرێت. بە پێی زانیاریەکانی ستاندەر کە لە ڕێی چەند سەرچاوەیەکەوە دەستی کەوتووە، زۆرینەی بەرپرسانی هەرێم ئێستا بە خێزانی لە گەشتی دەرەوەی وڵاتن. درێژکردنەوەی پشووەکانیش بەشی زۆری بۆ ئەوەیە خەڵک نەزانن ئەوان لە دەرەوەی وڵاتن. هاوکات لەگەڵ هاتنی سەری ساڵیش حکوومەتی هەرێم دوو موچەی موچەخۆران قەرزارە. لە کاتێکدا ئەمڕۆ بەغدا تەواوکردنی دابەشکردنی موچەی مانگی 12 ڕاگەیان، بەو پێش بێت هیچ دەرفەتێک بۆ ناردنی پارە بۆ هەرێم لە بەغداوە نەماوە. کارپرسانیش لە جیاتی ئەوەی لە بەغدا شەڕی موچەی خەڵک بکەن لە پایتەخت و شارە گەشت و گوزاریەکانی ئەوروپا و وڵاتانی عەرەبی بێباکانە دەسوڕێنەوە. باو دۆخەی ئێستاش بێت لە دوای هەڵبژاردنەوە تا ئێستا کۆی 3 موچە حکوومەتی هەرێم تەنها 1 موچەی دابەش کردووە. لە کاتێکدا یەکێک لە بەڵێنە سەرەکیەکانی لایەنەکانی دەسەڵات لە بانگەشە چارەسەری کێشەی موچە بوو. بە پێی زانیاریەکان لە دوایین پەیامدا بۆ حکوومەتی هەرێم تەیب سامی ڕایگەیاندووە ئەگەر ساڵی داهاتوو وەک ئەم ساڵ بەردەوام بن و پابەند نەبن بە ڕێنماییەکان، کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم بەردەوام دەبێت. بە پشت گوێخستن و گەشتی دەرەوەی وڵاتی بەرپرسان لەو دۆخە خراپەی خەڵک وەری دەخات بۆ ساڵی داهاتووش ئەو کێشانە بەردەوام دەبن. بە جۆرێک حیزب و بنەماڵەکانی دەسەڵات قازانج و خۆشگوزەرانی خۆیان بە موچە و ژیانی خەڵک ناگۆڕنەوە.